بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی بەشداریکردنی کورد لە حکوومەتی ئایندەی عێراق. کورد چۆن بەشداری بکات، چ پرۆژەیەکێ بێت، چ پلانێکێ بێت، کورد چۆن بچێتە بەغدا، کورد کێسە لە بەغدایە چۆن وا بکە پێگە و سەنگی زیاتر بێت، هەر هێزە و بۆ خۆی نەچێ داوای وەزارەت بکە. بۆ کورد وا باشتر نییە یەک دەنگ بێ، کێ وای کردووە کورد یەک دەنگ نەبێ، یەک ڕیز نەبێ، دان بە یەکتریدا نەنێ. ئەم پرسە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر یوسف محەممەد سادق، سەرۆکی پێشووتری پەرلەمانی کوردستان. دکتۆر سڵاو لە بێم کاتت باش، سپاس دەکەم. سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان، جارێکتر لە بەرنامەی پرسی ڕۆژ بەشداریەکی لەگەڵمان سپاس دەکەم. زۆر سپاس بۆیەوەش کاگرانکۆ، سڵاو لە جەنابەت و بینەرانی بەڕێزی کورسات. سپاس دەکەم. دکتۆر بەڕێزت وەکو مرۆڤێکی ئازادی خوازیش، ئەمڕۆ ساڵیادی تیرۆرکردنی ڕۆژنامەنووس سەردەش عوسمانە، ڕووداوی کە یعنی بەداخەوە هەمومان بۆی بە ئازار بووین، هەمومان بۆی بەخەم بووین، بە تایبەت کە تا ئێستا ژەو کەسانی کە تاوانەکەیان ئەنجام داوە بە سزای خۆیان نەگەیشتون. زەکەم ینی بەر لەوێ بچینە ناو باسەکەمانەوە. ئەمڕۆ ساڵیادی تیرۆرکردنی سەردەشتە، بزانم چیت هەیە بۆ یادە؟ لە ڕاستیە لە ساڵیادی تیرۆرکردنی ڕۆژنامەنووس سەردەش عوسمان سەری ڕێز دانەوێنین بۆ یادی ئەو نووسەر و ڕۆژنامەنووسە، و لە هەمان کاتیشە سەری ڕێز دانەوێنین بۆ هەموو ڕۆژنامەنووسانی شەهید، بۆ هەموو ئازادی خوازێکی شەهید کە لە پێناوی وتنی ڕاستیە شەهید بوو بێتنەوە، کەم نین ئەوانە و پێشەنگەکەیان سەردەشت عوسمان بوو کە بەداخەوە لە بەردۆخێکی نادیارە کە تا ئێستاش ئەنجامدەرانی ئەو کردەوە قەزەونە دادگایی نەکراون، ڕفێنراوە، دوایی جەستە بێنازەکەی لە شوێنی تر دۆزرایەوە. تیرۆری ڕۆژنامەنووسان، ئازاردانی ڕۆژنامەنووسان، ئازاردانی خاوەن قەڵەم و خاوەن فکرە ئازادەکان و زیندانیکردنیان بەداخەوە تا ئێستا بەردەوامە لە هەرێمی کوردستان، و نەبووتە حەدەسێک کە لە پشتمانەوە بێت، و بەپێی ئەو راپۆرتانی کە بڵاوە بنەوە سەبارەت بە ئازادی ڕۆژنامەوانی، تا ئێستا ڕۆژنامەنووسان زۆرجار ڕوبەڕووی هەڕەشە، ڕوبەڕووی لێدان، ڕوبەڕووی زیندانیکردن، ڕوبەڕووی شکاندنی کەرەستەکانیان، ڕوبەڕووی تەنگ پێڵچنی نەبنەوە کە پێویست دەکات ئەمە بوەستێنرێ. ئێمە گەرەمانەوێ ئەزمونێکی جیاواز پیشان بین لەم ناوچەیە کە تیا ژین، ئەگەر ئەمانەوێ هێزی نەرممان هەبێت پێویست دەکات ئەم شتانە کۆتایی پێبێت. ئێوە خۆتان نەزانن کە ئێستا ئێمە قساکەین باس لە تیرۆری ڕۆژنامەنووس سەردەش عوسمان و شەیدکردنیەکەین، ڕۆژنامەنووسێکی تریژتە زیندانە، چەند ڕۆژنامەنووسی تریژ لە زیندان، بەڵام ینی شێروانی کە بۆ ماوەیەکی زۆر زیندانی کراوە و ئێستا لەمانگرتنی شایە و مانی گرتووە لە خۆراک بەهۆی ئەوەی کە ئامادە نین ئازادی بکەن. ئێمە هیوای سەلامەتی بۆ شێروانیش دەخوازین و هیوادارین ئەم پێشێلکاریانە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستان کۆتایی پێبهێنرێ، چونکە ئەمە هێندەی تر ناوبانگی هەرێمی کوردستان لە دەرەوە لاواز دەکات. نامەوێت دیسانەوە زۆر لەسەر ئەمە بڕۆمەوە، بەڵام ئەبێ ئەوە بزانین کە یەکێک لە سەرەکی ترین هۆکارەکانی ئەوەی کە کۆمەلگای نێودەوڵەتی پشتیوانی هەرێمی کوردستانی کرد هەر لە ساڵی 1992ەوە بریتی و لە پرسی پێشێلکردنی مافەکانمان لەلایەن دەسەڵاتدارانی ڕژێمی پێشووی عێراق، و پرسی مافی مرۆڤ، پرسی دموکراسیکردن بە دیموکراسی بوون، ئەمانە گرنگترین ئەو بابەتانە بوون کە پشتیوانی بۆ هەرێمی کوردستان دروست کرد. درستکەوتنە ناو ئەم وێنەیە کە زۆر درستی تێکەوتووە، ئەوەندەی تر پشتیوانی نێودەوڵەتی بۆ هەرێمی کوردستان لاواز دەکات کە یەکێکە لە کۆڵەکە هەرە سەرەکیەکانی مانەوەی ئەم قوارەیە. سپاس دکتۆر. دکتۆر لە سەروبەندی پێگەنانی حکوومەتی نوێی عێراقداین، لە ڕابردووتدا زۆر جار لیژنەیەک دروست دەکرا وەکو کورد، ئەم لیژنەیە یان وەفدێکی هاوبەش دروست دەکرا، یا لانی کەم باز لە پرۆژەیەکی هاوبەشی کوردی دەکرا بۆ بەغدا و بۆ حکوومەتی نوێ. بەڵام ئەم جارە وا دەردەکەوێت نە پرۆژەی هاوبەش هەیە و نە لیژنەی هاوبەش هەیە، و ئەگەر تۆ بۆ نمونە لە لیژنەیەکی هاوبەش دابی، چ پلانێک بە باش دەزانی بۆی کورد بەو پلانەوە بچێتە بەغدا؟ بە بڕوای تۆ کورد چۆن بچێتە بەغدا؟
کە گڕانکۆ بزانم تازە درەنگ بوو بۆ ئەم قسانە لە چەند بەرنمەیەکی تر لە دوای هەڵبژاردن هەر لەگەڵ جەنابەت ئەم گفتوگۆیەمان کردووە کە کورد چۆن بچێ بۆ بەغا ئەگەر بیرت بێ زۆر جار جەختمان لەسەرەوە کردوتەوە کە سەرباری هەموو جیاوازیەکان لە ناوخۆی هەرێمی کوردستان لە دوای هەڵبژاردننی پێشووی ئەنجومەنی نوێنرانی عێراقەوە دەبوو شێوەیەک لە لێک تێگەیشتن لە نێوان هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان ئەوانەی کە لە بەغدا کورسیان بەدەستێناوە بە تایبەتی لە نێوان پارتی وێکێتی بێتەکایەوە کە ئەوانە بەرپرسیارەتیان گەورەترە ینی حەجم و قەواری کورسیەکانیان زیاترە جا هەر چۆنە بێت ئێستا حەجم و قەواری کورسی ئەوانە لە ئەنجومەنی نوێنرانی عێراق زیاترە پێویست بوو جۆرێک لە کۆدەنگی دروست بکەن بە تایبەتی ئەمانزانی ئاڵنگاری زۆر لە بەردەم هەرێمی کوردستان هەیە لە بەغدا کێشاڵ پەسێڕەوەکانی ڕابردوو ماون کە ڕەنگە ئێستا دیسانەوە بیری خۆمانی بێنینەوە بەزە ینی لە ئەنجامیان بەرنمەیە لە کاتی بەرنمەکەیە و کۆمەڵک ئاڵنگاری تازە هاتوونەتەکایەوە لە ئەنجامی ئەو جەنگەی کە لە ناوچەکەیە لە ئارایە و لە ئەنجامی ئەو گۆڕانکاریەی کە لە هاوکێشەی هێز و هاوکێشەی ململانەی نێودەوڵەتیەکان لەم ناوچەیە هاتوونەتەکایەوە و ئەو مەترسیانەی لەسەر هەرێمی کوردستان هەیە هەموو ئەمانە پێویست بوو وا بکەن کە بە شێوەیەکی تر مامەڵە بکرێ و هەوڵی ئەوە بدرێت کە یعنی لەسەر نەشخەر ڕێگایەک کۆدەنگی دروست بکرێ بۆ چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ بەغدا لەم قۆناغەیە و وەرەقەیەکی ینی بەرنمەیەکی کار حازر بکرێ داواکاریەکانی کوردی تێدا بێ و لەگەڵیشە ئەو پۆستانەی لە بەغدان لە جێگری سەرۆکی پەرلەمان سەرۆک کۆمار وەزارەتەکان کۆدەنگیەک لەسەری دروست بکرێ بۆ ئەوەی کە نەبێتە هۆی ململانەوە ململانەکانی نێوان هێزە سیاسیەکان بە تایبەتی پارتی وێکێتی هێندەی تر قوڵ نکاتەوە بەڵام بەداخەوە ئەمە هیچی نەکرا ئێوە خۆتان نەزانن هەر لە جێگری سەرۆکی پەرلەمانی عێراقەوە ململانێ لەسەری دروست بوو هەتاکو پۆستی سەرۆک کۆمار و ململانیانە قوڵتر بوونەوە و لەبری ئەوەی کە ئێستا وەرەقەیەکی ئەمە ینی بەرنمەیەکی کار هەبێ ئەولەویەتی کورد لە بەغدا ڕێبخا هەر لە چۆنیەتی دروستکردنی ئەنجومەنی فدراڵ کە چەند جار پێکەوە باسمان کردو و گرنگی ئەم ئەنجومەنەمان پێکەوە باس کردووە و پرسەکانی تری پەیوەندیدار بە هەرێم و بەغا ئێستا درەنگە تازە ئێستا ئەوە باز لەوە کرد هەفتەی داهاتوو کابینەکە دەنگی بدرێتە لە ئەنجومەنی نوێنرانی عێراق و ڕەنگە تەنها ڕاوڕەوێنی ئەوە بێت کە ناوی وەزیرەکان بدرێ بە کاندیدی ڕاستپێراو بۆ سەرۆکوەزیرانی عێراق و کەم هەر حزبە و بە تایبەتی پارتی وێکێتی وا دەرەکەوێت کە ئەوان پۆستە وەزارەتیەکان بۆ ئەوانە بێت سەیریکە بۆ مفارەقە سەیریکە شیعەکان سەرباری هەموو جیاوازیەکانی کە لە نێوانیان بوو ئەو کێشە قوڵانەی کە لە نێوانیانە هەیە هەندێکیان لە دەرەوەی عەمەلیە سیاسین هەندێکیان لە ناو عەمەلیە سیاسین بەڵام توانیان دوایی بگەن بەم تەخریجەیە و ئەم بە ڕێزا عەلی زەیدی بێنن بیکەن بە کاندیدی خۆیان سوننەکان سەرباری هەموو کێشەکانیان ئێوە خۆتان نەزان ئەوە تا ئێستا بۆ مفارەقە پێرێشە و ئەنجومەنی سیاسی سوننە لەگەڵ چوارچێوەی هەماهەنگی بە یەکەوە دانیشتن و تقریباً پۆستەکانیان یەکلا کردوێتەوە چی بۆ کێ بێ و لە ناو هەر یەکێک لەو ئەینانشە یەکلایان کردوێتەوە بۆ کێ بێ مەسەڵەن لە ناو ئەنجومەنی سیاسی یەکلایان کردوێتەوە چ پۆستێ بۆ کام یەکێک لەو پێکاتان نابێ بەڵام بەداخەوە ئەوە تەنها پێکاتی کووردە کە بە پەرتەوازەیە چێتەوە گفتوگویانەوە بە وەفدی جیاوازە چێتە ناو ئەو گفتوگویانەوە کە ئەمە دەرەنجامی خراپیە بێ بۆ داهاتوو. باشە دکتۆر بەڕێزت پیاوێکی ئەزمونداری بەتایبەت لە سیاسەت لە هەرێمی کوردستانە چییەوە کە کورد یەک نەبێ؟ لە ڕاستیە زۆر هۆکار هەن کاک ڕانکۆ کە واکەن کە کورد یەک نەبێ بەداخەوە سوودمان لە ئەزمموی مێژووی خۆمان وەرنەگرتووە لە هەموو ئەو ناکۆکیانەی کە لە ڕابردوو هەبووە لە یەکلاکردنەوەی ململانەکان بە شێوەیەکی ناشایستە لە هەرێمی کوردستان طبعاً بۆ زانیاری جەنابە شتێکی زۆر ئاساییە لە ناو هەموو گەلانی تری دنیاش ناکۆکی و ململانێ هەیە حزبی جیاواز هەن بەڵام ئەو گەلانەی کە بە شێوەیەکی ژیاری بە شێوەیەکی پێشکەوتویی بە شێوەیەکی دموکراسی مامەڵە لەگەڵ ململانیەکانی ناوخۆی خۆیانەکەن
و هەوڵەدەن لە ڕێگەی دموکراسی لە ڕێگەی سندوقەکانی دەنگدانە و ململانیەکانیان یەکلا بکەنەوە نەک لە ڕێگای دەستشکاندنەوە و پەنابردن بۆ ئەم و ئەو بۆ ململانێکردنی یەکتر ئەوانە بینی سەقامگیریەک تیا سەرباری بوونی ململانێ سەقامگیری تیابوونی هەیە لە دەرەوە بەهێزن سەرباری ئەوەی کە لە ناوخۆ ململانیان هەیە بەڵام ئێمە نەمانتوانیوە سوود لە ئەزمونە تاڵەکانی ڕابردوومان وەربگرین هەمیشە ململانیەکانمانە بێ بەدەستشکانەوە لەگەڵ یەکتر نەئەتوانین ململانیەکان لە ناوخۆ یەکلا بکەینەوە یعنی ململانەکانیشمانە بینە دەرەوەی خۆمان ئەمە بەشێکەتی کە ئەزمموی تاڵی ڕابردووە کە نەمانتوانێت سوودی لێ ببینین ئەو شێوازە لە حکومڕانی لە هەرێمی کوردستان کە تا ئێستا هەر درێژکراوەی جەنگی ناوخۆی پێشووی شەڕی ناوخۆی پێشووی هەرێمی کوردستانەوە هەرێمی کوردستانی دابش کردووە بەسەر دوو زۆنا و ناتوانین ئەمە تێپەڕێنین و ناتوانین حکومڕانێکی پێشکەوتوو بینەکایەوە ناتوانین دامەزراوەکان بەهێز بکەین لە هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستان چالاک بێ لە یەکلاکردنەوەی ئەو پرسانی کە پەیوەندیدارن بە هەرێمی کوردستان و هەوڵی ئەوە بدەین کۆدەنگی و ینی شێوەیەک لە گفتوگۆ لە ناو پەرلەمانی کوردستان بێتەکایەوە بۆ یەکلاکردنەوەی ئەو کێشانەی لە ناوخۆی هەرێمی کوردستان هەیە ناتوانین حکوومەتێکی بەهێزمان هەبێ حکوومەتێکی نیشتیمانی بەهێزمان هەبێ لە ناوخۆی هەرێمی کوردستان ئەوە تۆ خۆتەزانی نزیکەی و هەژدە مانگ تێپەڕیەوە بەسەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە ئەوە نە پەرلەمان کارەکە نە حکوومەتمان هەیە ئەمانە هەمووی لاوازی کردوین و لە دەرەوەش لاوازی کردوین بۆ تێپەڕاندنی ئەمە پێویست ئێستا ئەوە تا سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە سەڵاتەکانی خۆی بەکارێنێ ئایا ناقانونی ئەم بەکارێنانی دەسەڵاتەوەکو سەرۆکی ئەنجومەنی وەزیران یا ئاینسە ڕەنگە بڵێ حکوومەت ئایبی چی ئەوە کارەکانی خۆی ڕای دەکە خۆی لە ڕاستیە جارێ هەرە بێ ئەوە بزانین یعنی حکوومەت لە ناو هەرێمی کوردستان ئەمە بخینە ناو کەوانەوە چونکە ئێمە لە هەرێمی کوردستان دەسەڵاتی ئەمری واقعمان هەیە کە هەندێک جار گەورەترن لە دامەزراوەکان یعنی بۆ نمونە سەرۆکایەتی هەرێممان هەیە لە هەرێمی کوردستان بەڵام ئایا دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم زیاترە یعنی بە شێوەی لە ئەمری واقعە یا دەسەڵاتەکانی سەرۆکی حکوومەت یعنی ئەمە هەر لە یەک زۆنە هەر لە یەک زۆنە بەدڵنیاییەوە یعنی خۆمان نەزانین کە یعنی بۆ نمونە من پێتەڵم تا ئێستا ئێمە ڕایشکاری ئەنجومەنی ئاساییشمان نییە کە بێ سەرۆکی هەرێم دایبنێ لەبەرەوەی نەیتوانیوە دایبنێ و ئەمە بۆ ئەو دوو زۆنەی هەرێمی کوردستانیش ڕاستە بۆیە ئەمە یعنی دەسەڵاتی ئەمری واقعەکان کە لە دەرەوەی دامەزراوەکانن بەهێزترن لە دەسەڵاتە فەرمیەکان دەسەڵاتە شەریعەکان ئەمەی تریش کە ئێستا سەرۆکی حکوومەت با بڵێن لە ناو کەوانەیە ممارسەی ئەو دەسەڵاتانەیە کە بەبێ ئەوەی کە جارێکی تر شەرعیەتی لە پەرلەمانەوە دروستکردبێتەوە بە دڵنیاییەوە لە عورفی پەرلەمانیە و لە عورفی دموکراسیە ببورن ئەگەر بۆشایی قانونیش لەم شتانەیە هەبێت لەم پرسانەیە هەبێ کە هەڵبژاردن نەکرێتەوە ئیتر ئەو حکوومەتە بێ بە حکوومەتی کاربڕێکەر و ئەبێ زوو بە زوو هەوڵی دروستکردنی حکوومەتێک بدرێ لەو پەرلەمانەی کە متمانەی وەرگرتووە بەڵام بەداخەوە ئەم پرسانە لە هەرێمی کوردستان بە شێوەی قانونی و بە شێوەی ئوسوڵی مامەڕەی لەگەڵا ناکرێ و وەکو باسم کرد دەسەڵاتی ئەمری واقعەکان باڵادەستن بەسەر دەسەڵاتە فەرمی و شەرعیەکانی خەڵکی کوردستان باشە دکتۆر بە بڕوای تۆ ئەمە یعنی جۆرێک لە عیبداری نییە بۆ حکومڕانی هەرێمی کوردستان یعنی تۆ ئەوە تا بەغدا هەڵبژاردن دەکا و حکومەت دروست دەکا و بۆ هەموو ناکۆکیشکایانە یانیوان ناکۆکی چی لە ناکۆکی سیاسی ناکۆکی مەزەبی و تایفیانەیە کەچی پێک دێن و حکومەت دروست دەکەن و وادە دەستوریەکان تێناپەڕێن و بەڵام لای ئێمە وادەی دەستوری هەر خەریکیانی پەرلەمانەوە بۆ 2 ساڵ دەچێت وا بڕوا 2 ساڵی دیکەش هەر دانانیشێ ینی بێەوەی دابنی شێوادەکەی بەسەرچێ ئەنیمە عیبداری نییە بۆ حکومڕانی هەرێمی کوردستان چۆن عیبداری نییە نەگەر عیبداریە بەڵکو ئەوەندەی تر هەرێمی کوردستان لاواز دەکات پێگەی هەرێمی کوردستان لاواز دەکات بەرامبەر بە بەغدا بەرامبەر بە دەوڵەتانی دراوسێ و لە کۆی ناوچەکە ئجاران کە لە عێراقا بۆ نمونە تیرۆر هەبوو مەسەرەن قاعیدە هەبوو دوایی داعش هەبوو سەرباری هەموو کێشەکانی هەرێمی کوردستان ئەیانوت عێراقەکەی تر ینی هەرێمی کوردستانە بە نمونایە هێنایەوە بەڵام ئێستا
سەرباری ئەوەی ئەزمموی حکومڕانی هەرێمی کوردستان نزیکەی 12 ساڵ پێش ئەزمموی حکومڕانی عێراقا ئەگەر زیاتریش نەبێ یعنی لان ئێمە ئەتوانین بڵێن لە دوای پەسەندکردنی دەستوری عێراقەوە ئەزممونەکە بە تەواوەتی کەوتە سەر پێ یعنی لە 2005ەوە ئەزمموی حکومڕانی هەرێمی کوردستان لە 91ەوەیە یعنی ئێمە نزیکەی 14 با بڵێن 11 بۆ 14 ساڵ لە پێش عێراقەوەین ئەزممونەکەی ئێمە لە پێش عێراقەوەیە بەڵام بزانە چەند لە دواوەین ئێمە ئێستا ئەوەی کە جەنابە باسی کرد عێراق ساڵێک لە دوای ئەماڵبژاردننی کردووە و پەرلەمان کارایە دەستی کارەکات ئەنجومەنی نوێنرانی عێراق دەستی بەکار کردووە سەرۆک کۆمار هەڵبژێراوە ئەوە حکوومەتیش دەست بەکارە بێ بەڵام هەرێمی کوردستان یعنی جگەل لەو هەموو کێشانەی تریش کە باسمان کرد کە ئێمە دەسەڵاتێک ئەمری واقعی دەرەوەی دامەزراوەکانمان هەیە بەڵام بە شێوەی ڕووکەشیش بێ نە پەرلەمان کارە نە حکوومەتێکی شەرعی لە سەرکارە لە هەرێمی کوردستان و ئەمە بەدڵنیاییەوە کاریگەری بەجێ ئێڵێ لە ڕوانینی ئەوان بۆ ئێمە یعنی ئێستا جاران حکوومەت دروست نابوو بەبێ ئەوەی کە نوێنەرایەتی کورد لە ناوە دروست بێ ئەسڵەن جاران حکوومەتەکانی عێراق لە هەولێر و لە سلێمانی دروستە بوون یعنی من بیرمە جارێکیان بۆ دروستکردنی حکوومەتی عەبادی لە سلێمانی کۆبوونەوە بوو یان لە هەولێر کۆبوونەوەکانە کرا باشە ئێستا سەرۆکوەزیرانی ڕاستپێراو هاتووە بۆ هەرێمی کوردستان لە هەولێر چاوی بە پارتی کەوتووە لە سلێمانی چاوی بە یەکێتی و حیزبەکانی تر کەوتووە کە کۆتایی بە سەردانەکەی ئەهێنێ لە هەرێمی کوردستان لێدوانێکی زۆر سەرنجی منی ڕاکێشە کە بەداخەوە لە میدیا عەرەبیەکان بوو بە دەنگ و باس بەس لە میدیا کوردیەکان هیچ خەبەرێکی دروست نەکرد کە گرنگ بوو ئەوتی هەمووان پشتیوانیان کردوم و هەمووان بەشدارە من لە حکوومەتەکە پرسیارێکیان لێ کرد وتیان داواکاریان چی بووە وتی هیچ کەسێک هیچ داواکاریەکی نەبووە و هەر داواکاریەکیشیان هەبێ قوبوڵی ناکەم یعنی چی ئەمە یعنی ئەمە سەرباری هەموو کێشانی کە هەمانوتی قوبوڵی ناکەم ئەو بەڵێ وتی هەر کەسێکیش هەر داواکاریەکی هەبێ قوبوڵی ناکەم یعنی کەواتە بڕوانە لە ئەنجامی ئەو هەموو کێشانەی کە لە ناوخۆی هەرێمی کوردستانە هەیە لە ئەنجامی ئەم پەرتیەی کە ئێستا لە ناوخۆی هەرێمی کوردستانە هەیە داواکاریەکان کەوتونەتە لاوە کەس گوێ لە داواکاریەکانمان ناگرێ بەڵام بەستەنا هاتووە پێمان بڵێ کاکە ئەوە پارتی ئەوەندە وەزارەتی بەرەکەوێ یەکێتی ئەوەندە وەزارەتی بەرەکەوێ زوو بە زوو ناوەکانم بنێ بۆ ئەوەی کە حکوومەتەکەمان دروست کرد واز لە یەکێتی و پارتی بێنن کە لە دوانیان لەسەر و نەدا باسی چیان لەگەڵدا کردەوە بەڵام هەندێک لێزەکانی دیکە دواتر ڕاگەنراویانە بوو وتیان باسی ئەم خاڵانەمان کردووە 12 خاڵیان ڕیز کرده بوو تەنانەت شۆڕ بوو بۆ باسی مەسەلەی بنزین و هاوتاکردنی نرخی بنزین و دامەزراندنی گرێبەستەکان و ینی وردەکاری زۆری تێدا بوو ئەوە تۆش دەڵێی زەیدی و توێتی کەس داواکاری نەبووە ئەوان وتیانم داوایانەمان لێ کردووە و توانەمانە بێ جێبەجێکی ئەوەی من بیستومە لە هەندێک لە شوێن کە مەسەرەن بۆ نمونە هەندێک داواکاری خراوەتە ڕوو داواکاریەکانی هەر نەبردووە لەگەڵ خۆی یعنی بەجێی هێشتووە بەڵام ئەمە من نازانم ئەم زانیاریە تا چەند ڕاستە بەڵام ئەوە لێدوانی فەرمی خۆیەتی کە لە کۆتا سەردانی خۆتان نەزانن کۆتا سەردانەکانی لە سلێمانی بوو لە بەردەم میدیاکارانە من خۆم لە یەکێک لە کەناڵەکان گوێم لێ بوو ئاوا وتی کەس داواکاری نەبووە هەر کەسێکی ژەر داواکاریەکی هەبێ لێی وەرناگرم یعنی ئەوە لێدوانی خۆیەتی خۆی تر ئەتوانم بگەڕێنەوە بۆ لێدوانەکانی کە یای لە کۆتایی سەردانەکەی بۆ سلێمانی ڕوون وازەحە باشە دکتۆرەرەوەی کە بەڕێ زرتر لە ڕابردوودا زۆر جار بۆ نمونە هەولێر دەی و فڵان کەس ببێتەوە بە سەرۆکوەزیران قوبوڵی ناکەین تا ڕادێەوەی ینی هەڕەشەکان ماوە دەوترا دەوڵەت دروستەکەین ئەگەر فڵان کەس بێتەوە بە سەرۆکوەزیران بەڵام ئێستا گەشتووە بۆ دۆخەی کاندیدی سەرۆکوەزیرانی ڕاستپێردراوە ینی کاندیدی ڕاستپێراو بە سەرۆکوەزیران دێت ئەوەی دەستنیشان کراوە یانی دێت و تەنا لەگەڵاندا دەنیشە و دەڵێ من کابینەکە دروست دەکەم و پشتیوان منیان نا بەشداری دەکەن یان نا چییە بیانی ئێمە گەیاندووە بەم دۆخ خۆی لە ڕابردووە یعنی دەلالەتی وازەحیەوە لە ڕابردووە ئەوە بوو کە ئەوەیە کە هەرێمی کوردستان زۆر بەهێزتر بوو لە ئێستا
بەڵام لە ڕابردووش ئەو هێزەی هەرێمی کوردستان بە شێوەیەکی ڕێکوپێک بەکار نەهات یعنی ئێستاەوە جەنابەت ئاماژەت بە شتێک کرد ئەو ڤیتۆ شەخسیانەی لەسەر کەسایەتیەکان هەبوو یعنی لە باتی ئەوەی پێگە و قورسایی هەرێمی کوردستان بەکار بهێنرێ بۆ ئەوەی هەندێک مەرج دیاری بکرێ کە کێ ئەبێ بە سەرۆکوەزیران هەر کەسێک هەیە پێویستەکات ئەم مەرجانە جێبەجێ بکرێ هێزی هەرێمی کوردستانە بەسرایەوە بە ڤیتۆیەکی شخصی کە ئێمە هەموو جارێک هەرێمی کوردستان زیانمەند بۆ لەو ڤیتۆ شخصیانە باشە بەسەر چاو عەبادیت نایە مالکیت بۆێنم خۆتەزانی عەفو ئیبراهیم جەعفەریت نایە مالکیت بۆێنم بەڵام تۆ هەموو داخوازیەکان کورد بوویەوە لەوەی جەعفەری بگۆڕی بە مالکی تر هیچ داخوازیەکی تر نەبوو مالکیە گۆڕی مالکیت ناوێ ئەیگۆڕین بە عەبادی بەڵامی تر داخوازی تر نابێت ببێ و بە هەمان شێوە بۆ عەبادیش بە هەمان شێوە وابوو بۆ حەلبوسی بە هەمان شێوە یعنی خۆتان نەزانن ئێستا ئەم جارە ڤیتۆ لەسەر حەلبوسی هەبوو کە نەبێتەوە بە سەرۆکی پەرلەمان ئەم ڤیتۆ شەخسیانە کارێکی باش نەبوو هەرێمی کوردستانی بەهێز ناکە هەرێمی کوردستان بەهێز بوو بەڵام ئەم هێزە نەئەقۆچرایەوە بۆ ئەوەی بوترێ ئێمە وەکو هەموو هێزەکانی هەرێمی کوردستان بەشداری لە دەسەڵاتەکانی عێراق بەسەرەوە کۆمار و حکوومەتەوە ناکەین ئەگەر بۆ نمونە یاسای ئەنجومەنی فدراڵ بەو شێوەیەی کە زەمانی ئەوە بکە زۆرینە هەمیشە لە عێراقا زۆرینەی خۆی بەکار نێنێ هەر بڕیارێک لە عێراقا هەر یاسایەکە ئەوێ تێیپەڕێنێ بەڵکو ئەبێ ئەم ئەنجومەنە دروست بکرێ بەوەی کە مافی ڤیتۆ بۆ پێکاتەکان دروست بکە ئەوە پەسەند نەکرێ ئێمە بەشدار نابین ماف و ئیستحقاقی خەڵکی کوردستان لە بوجە و شایستەداراییەکان پەسەند نەکرێ بەشدار نابین کێشەی ناوچە جێناکۆکەکان یەکلا نەکرێتەوە بەشدار نابین بیستت هیچ کاتێک لە دروستبوونی حکوومەتەکانی عێراقا ئەمانە بکرێن بە مەرج بەداخەوە ئەمانە ناکرێن بە مەرج وەکو باست کرد مەرجی شخصی و فڵان کەس نابێت لە سەرۆک وەزیران بێ و ئەمە تا دێت ئەبینین کە ئێستاش پێگەی هەرێمی کوردستان چی لێ بەسەراتوە ئێمە ئێمە ینی هێزە سیاسیەکان هەر پێویستەکات پێشوازی بکەن بە هەمویانەوە پێشوازی بکەن و خواخوایان بێ پێگە و کورسیەکان و وەزارەتەکانیان پارێزراو بێت باشە دکتۆر ینی بگەڕێنەوە بۆ باسێک لە حکومڕانی هەرێمی کوردستان پەرلەمانمانەیە و سێندی یاسایی خواردووە لەسەر ڕێچکەی یاسایی خۆیەتی بەڵام نایڵند کۆبێتەوە و حکومەت ڕێگرن لە بەردەم دروستکردنی حکومەت هەرێمی کوردستاندا ینی تەنانە حکومەت وەکو بابەتی کەسی و مۆڵکداری حزبی لێی دەڕوان لە هەرێمی کوردستانە بەداخەوە ینی چی بکرێ بۆی کە ڕێچکەی حکومڕانی بچێتەوە سەر ڕێگە دروستەکەی خۆی تەنانە ئێستا هەندێک قسەوباز لەوە دەکرێت وەڵا هەڵبژارنێکی دیکە بکەینەوە بۆی کە ینی ئایا هێنانە بەرباسی هەڵبژارنەوەیەکی دیکە هیچ لە دۆخەکە دەگۆڕێ سپاس دەکەم بۆم پرسیارە کاک ڕانکۆ ئەگەر دەرفەتم بیتێ باری سەرنجی خۆم لەسەر ئەم بابەتە زۆر بەڕوونی بە جەنابەت و بە بینەرانی بەڕێزی کورساتیش و بە خەڵکی کوردستان بڵین لە ڕاستیە لە ماوەی ڕابردووش کۆمەڵە کەسایەتی ئێمە پرۆژەیەکمان پێشکەش کرد بە هەردوو حزبی حکومڕانی هەرێمی کوردستان و هێزە سیاسیەکانی تریش بۆ چۆنێتی چارەسەرکردنی دۆخی هەرێمی کوردستان لە ڕاستیە ئەم شێوازە لە حکومڕانی لە هەرێمی کوردستانە بەم شێوەیە ئیتر ناتوانێت ئیش بکە ئەوە تا بینی تا بێت دابەشبوونەکان لە ناوخۆی هەرێمی کوردستانە قوڵترە بێتەوە کێشەکان قوڵترە بێتەوە ململانەکان قوڵترە بێتەوە و ئەوە تا دامەزراوەکان لە هەرێمی کوردستانە پەکی کەوتووە ئەبێ بیر لە گۆڕینێکی ڕیشەیی لە حکومڕانی هەرێمی کوردستان بکەینەوە کە پشتە سوور بە شەرعیەتی خەڵک نەک پشتە سوور بێ بە ئەو شەرعیەتەی کە لە دوای شەڕی ناوخۆوە هاتووتەکایەوە پێویستە هەولێر دهۆک سلێمانی زاخۆ هەڵەبجە ڕانیە هی هەموو هەرێمی کوردستان بێ هی هەموو خەڵکی کوردستان بێ نەک ئەو هینەی کە ئێستا ئەو دوو زۆنیەی کە تا ئێستا لە ئەنجامی شەڕی ناوخۆ لە هەرێمی کوردستانە بووە پێویستە زەمینەی ئەوە بسازێنرێ کە پارتی و یەکێتیش لە یەکتری نەترسن نەک ئەوەی کە خەڵکی کوردستان لەم دوو هێزە نەترسێ ئێستا یەکێک لە کێشە هەرە سەرەکیەکانی هەرێمی کوردستان ئەوەیە کە تا ئێستا پارتی و یەکێتی متمانیان بە یەکتر نییە لە یەکتر دەترسن کە یەکتر بسڕنەوە ئەمە پێویستە کات گۆڕانکاری بەسەرا بێ و شێوازێکی تر لە حکومڕانی لە هەرێمی کوردستانە بێتەکایەوە من ئەزانم ئەمە وەکو
قسەیەکی میسالی و ئەوەیە ئەهێنرێتەکایەوە بەڵام ئەبێ ئەو ئەزمونەی کە لە ئێستا هەیە ئەومان فێر بکات کە ئیتر ئەم شێوازە لە حکومڕانی ئیش ناکات و بە دوای ئەوە بگەڕین کە ئەم حکومڕانیە بگۆڕین ئەم حکومڕانیە لە هەرێمی کوردستانە بگۆڕین بە حکومڕانیە کە پەرلەمان بێ حکوومەت بێ هەموو دارایی هەرێمی کوردستان هی خەڵکی کوردستان بێ و شەفافیەتی لەسەر بێ بەڵام ئەگەر ئەمە ناکرێ ئەوە بە دڵنیاییەوە ئەزمموی 6 ساڵی ڕابردوومان 6 ساڵی ڕابردووی ئەزمموی سیاسی هەرێمی کوردستان ئەبێ ئەوەی فێر کردبێتین فێری پارتی و یەکێتی کردبێ کە بەدەستشکانەوە بە هەوڵی سڕینەوەی یەکتر بە تایبەتی لە نێوان ئەم دوو حیزبە ناتوانرێ هیچ شتێک بهێنرێتەکایەوە پارتی و یەکێتی ناتوانن یەکتر بسڕنەوە ئەبێ ئەمە لەمە تێبگەن یعنی 6 ساڵی ڕابردوو 6 ساڵ ئەزانی بزانە تەمەنی چەندنەوەی ئێمەیە گیرۆدەی ئەم ململانەیەین کە بەم شێوەیە هەوڵیەوە درێ بەدەستشکانەوە و بە یەکتر سڕینەوە چارەسەری ئەمە بکرێ ئەمە ناتوان ئەمە ناخوات تۆ ئەمەد بەدڵ نییە بە تەمای بڕۆی بۆ هەڵبژاردننی پێشوەخت باشە هەڵبژاردننی پێشوەخت چی لە دۆخی هەرێمی کوردستانە گۆڕێ هەر بە هەمان شێوە ئەمە نانێتەکایەوە کە ئێستا هەیە بۆیە باشتر وایە لە بری یەکتر سڕینەوە لە بری دەستشکانەوەی یەکتر کە هێندەی تر پارتی و یەکێتی پێش هەموو کەس پارتی و یەکێتی لاوازەکات خۆیان لاوازەکات و خەڵکی کوردستانیش داوازەکە هەرێمی کوردستانیش داوازەکە بیر لە شێوازێکی تری حکومڕانی بکەنەوە و ئەگەر بیر لە شێوازێکی تری حکومڕانیش ناکەنەوە ئەضعف الئیمان پێویستەکات ئەم دوو هێزە دان بە یەکا بنێن و بزانن بەم شێوەیە بە دەستشکانەوەی یەکتر ناتوانن کەسیان سەرکەوتوو بێ ئەزمموی شەڕی ناوخۆمان بیرە کە یعنی ئەو ئەزمونە تاڵە من حەز ناکەم ێستا بیری خەڵکی کوردستانی بێنمەوە بەڵام بەڵێ بەداخەوە بەڵام ئەبێت ئەوەی فێری پارتی و یەکێتی کردبێ کە کەسیان ناتوان ئەوی تریان بسڕنەوە بۆیە واز دەم دەستشکانەوەیە بێنن وەکو باسم کرد باشترین ڕێگاش گۆڕینی شێوازی حکومڕانیە بەڵام ئەگەر ئەوە ناکەن ئەبێدان بە یەکا بنێن و بەیەکەوە ڕێکەون و ئەو چەقبەستویەی کە لە هەرێمی کوردستان هەیە کۆتایی پێبێنن بۆ ئەوەی هێندەی تر نەخۆیان لاواز بن نە هەرێمی کوردستان بەرامبەر بە هەرێ بە بەغدا و بەرامبەر بە ناوچەکەش لاواز بکەن دکتۆر دیقەت بەیانی جۆرێک لەم ئایداریەت هەندێک هێز دەیانێت بیگوازنەوە بۆ ئاسە نێودەوڵەتیەکەش ینی بۆ نە لە بەردەم دۆناڵد ترەمپدا بگاتە ئەوەی حیای خۆبەری ڕۆژانێک ئێمە خۆخۆمان بۆ ڕۆژنامەنووسێک دەنگی کورد بگەێنێ بە دەرەوە دەنگی کورد نەک دەنگی فلان حەزب و فلان هێز کەچی ئێستا ڕۆژنامەنووسێک کەسێک بە هەر ناوێکەوە دەرفەتی ئەوەی بۆ بڕەخسێت دۆناڵد ترەمپ ببینێ بێوێ ینی بیخۆزێتەوە بۆی شارێکی کوردستان ناشرین بکە هەندێک تۆمەت و تاوانی بداتە پاڵ بەداخەوە زۆر وێنەیەکی ناشرین بوو زۆر جێگەی نیگەرانیەکی قوڵە کە ململانیەکان بگاتەوە ئاستە بەڵام یعنی ناخوات ئەوە بەو شێوەیە سەرکەوتوو نابێت و تەنها ینی هەر کەسێک کە ئەوە کات ناتوانێت هیچ سەرکەوتنێک لەو بابەتە بەدەست بێنێت چونکە یعنی پارتی پەیوەندی لە دەرەوەی هەیە ڕۆژنامەنووسی لە دەرەوە یەکێتیش بە هەمان شێوە لە دەرەوە پەیوەندی هەیە خەڵکی هەیە یعنی لە بری ئەوەی کە لە دەرەوە خەریکی یەکتر شکاندن بن حەق بوو وەکو هەندێک پەیامنێری تر کە یعنی لەو مەحافلانەی لە کۆشکی سپی لە شوێنی تر هەن هەوڵیەوە دەن بۆ نمونە دۆزی ڕۆژاوا بوروژێنن دۆزی هەرێمی کوردستان کێشەکانی هەرێمی کوردستان لەگەڵ دەوروبەر بوروژێنن و هەوڵی دروستکردنی پشتیوانی بن یان هەندێک جوڵەی دیبلۆماسی ئەبینین بەداخەوە ئەو شێوە ناشرینە هێنە بێ کە لە کاتێکە ئێمە لە دەرەوە زۆر پێویستمان بە PR هەیە public relation یعنی بەوەی کە هەم لە ئاستی میدیایی هەم لە ئاستی دیبلۆماسی شێوەیەک لە یەکگرتوویی سەرباری هەموو ناکۆکیەکان لە ناوخۆ هەبێ بۆ ئەوەی هەرێمی کوردستان تووشی مەترسی قوڵتر نەبێ کە ئەو مەترسیانە تەنها گرێمانەکراو نین کاک ڕەنکۆ یعنی ئەگەر ئەزمموی ڕابردووی خۆمانمان بیر نییە ئەوە حەقە پند وەربگرین لەوەی لە ڕۆژاوا ڕوویە لە ڕۆژاوا یعنی هەمووی چەند مانگێکی کەمە ئەوەی لە ڕۆژاوا ڕوویە بە یەک کۆبوونەوە لە پاریس
زۆر بە ئاسانی لەسەر کورد ڕێککەوتن لەسەر ڕەنگە ڕەسەریش ڕیشتێک کۆگنین بەستوانیان لەسەر کورد ڕێککەون و بینیتان ئەزمموی ڕۆژاوا ڕوبەڕووی چ مەترسیەک و چ کۆمەڵکوژیەک بوویەوە کە ئەگەر ئەو پشتیوانیە گەورەیەی خەڵکی کوردستان چ لە ناوخۆی هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان لە سلێمانی و تا ڕادەیەکیش لە هەولێر و دەدهۆک و لە شارەکانی تریش بە تایبەتی لە ڕۆژەکانی یەکەمە ئەو پشتیوانی گەورەیە کە دروست بوو بۆ ڕۆژاوا و لە دیاسپۆرا لە هەموو پارچەکانی کوردستان ئەو پشتیوانیە دروست بوو بۆ ڕۆژاوا و بەرگری خۆیان نەبووە هەموو ئەزمونونەکە لە ژێر پرسیارا بوو بۆ یابێ ئەوە بزانین مەترسیەکان گریمانەکرااو نین بەما بە خستنە ڕووی پرسیارێک لە بەردەم دۆڵاند ترامپە تۆ ناتوانانی سلێمانی بشکێنی هەموو هەرێمی کوردستان شکێنی هەموو هەرێمی کوردستان خەیتە ژێر پرسیارەوە کە لە کاتێکە ئەستەن ڕوون وازەح نییە ئەو چەکانە ئایا هەر هاتووە چییە چۆنە یعنی بەداخەوە دەفەرمو دێڵەدەی با تحقیقێکی ناوخۆی لە هەرێمی کوردستان بکرێ بزانین ئەم چەکانە چین ئەم چەکانە هاتوون لە کوێن فەرمون دێڵادەی لە ناوخۆی هەرێمی کوردستانە تحقیق بکەن لە باتی ئەوەی خەریکی یەکترشکاندنی لە دەرەوە ئەو شار بشکێنێ ئەم ینی فەرمون ڕاستی ئەوەی ڕوویاوە بۆ خەڵکی کوردستانی ڕوون بکەنەوە. باشە دکتۆر بەڕێز وەکو ینی شارەزایەکیش ئەم دۆخە ئەگەر هەر بەم شێوازە بەردەوام بێ ینی تا کوێ دەڕوا مەسەلەن گریمان ساڵێکی دیکەژەم حکومەتە تەشکیل نەکرا 2 ساڵی دیکە تەشکیل نەکرا ساڵێکی دیکە پەرلەمان کۆ نەبوویەوە تا کوێ دەڕوا پێ دوایە دەکەوێتە بەردەم هەوڵی یاسایی دەستوری لەلایەن بەغداوە ینی چۆن لە پێشدا بینیمان ینی پەرلەمان سەرکرا کارەکانی ینی ئێرەش بکەوێتە بەردەم ینی ئەگەر هەیە بکەوێتە بەردەم هەوڵێکی لەو شێوانە وەزعی خۆ چارەسەر نەکەی دۆخی هەرێمی کوردستان چارەسەر نەکرێ ئەوە داهاتووی هەرێمی کوردستان پەیوەندیدارە بێ بە هاوکێشەی هێز لە ناوچەکە و ئێستا ئەگەر ڕەنگە بە شێوەیە لە شێوەکان هاوکێشەی هێز بە تەواوەتی دژمان نییە ناڵم دژمان نییە بەدڵنیاییەوە هاوکێشەی هێز لە قازان ژمان نییە بەڵام ئەگەر هاوکێشەیەکی هێز بێتە کایەوە کە بەو ئاراستەیە بێ ئەوەی لە ناوخۆی هەرێمی کوردستانە بقۆزرێتەوە بۆ ئەوەی هێندەی تر دەسەڵاتەکەی لاواز بکرێ هێندەی تر ئەو دەسەڵاتی ئەمریوەقەعنەی هەن لاواز بکرێن ئەوە دوور نییە هەر بڕیارێک دوور نییە ئەمە جگە لەوەی کە تۆ بەم وەزعی ناوخۆی هەرێمی کوردستانەوە ناتوانی بە شێوەی پێویست دیفاع لە بوونی کورد لە ناوچە جێناکۆکەکان بکەی دیفاع لە سنگ و قورسایی کورد لە بەغدا بکەی دیفاع لە موچە و قوت و بژێوی خەڵکی کوردستان بکەی لە داهاتوو حکوومەت دروست ببێ ئێستا حکوومەتی ئیتیحادی دروست ببێ بەدڵنیاییەوە قانونی موازنەیەتە پێشەوە باشە کە قانونی موازنەیەتە پێشەوە هەموو کێشە و گرفتەکان یەتە پێشەوە مەسلەی گومرگەکان یەتە پێشەوە مەسلەی داهاتی ناوخۆی هەرێمی کوردستانی یەتە پێشەوە مەسلەی نەوت جارێکی تر یەتە پێشەوە ئەو کێشانەی کە هێشتا لە مەلەفی نەوتە ماونەتەوە بۆیە جارێکی تر تۆ ڕوبەڕووی بڕینی موچەی خەڵکی هەرێمی کوردستانەبی بۆیە مانەوەی هەرێمی کوردستان بەم شێوەیە مەترسیەکان لەسەر هەرێمی کوردستان زیاترەکە و دوور نییە هەر هاوکێشەیەکی هێزی تازە لە ناوچەکە بێتە کایەوە ئەم شێوازە لە حکومڕانی هەر لە هەرێمی کوردستان کەوتە ژێر مەترسیەوە. دکتۆر سپاس دەکەم سپاس بە بەشداریکردن لەگەڵمان لە کۆتاییدا هەواڵێکم لە سوشەڵ میدیا بەرچاو کەوت هەواڵەکە ئەین لۆکاڵیە بەس حەزەکەم لە زاری خۆتەوە بیزانم دەڵێن گوایە بەڕێز کاگاواتی شێخ وەزیری دارایی حکومەتی هەرێم سکاڵایەکی لەسەر تۆ تۆمار کردووە لەبەر باسکردن لەوەی کە گوایە با بڵێن موچەی خەڵک خوراوە باست لە موچە کردووە شتیوا هەیە ئەگەر هەیە هەواڵەکە مەسەلەن چۆنە نێوەڕۆکەکەی چۆنە ئەم سکاڵایە چییە؟ بەڵێ بەداخەوە ڕاستەوە چەند مانگیشە ینی خۆ تازە نییە بەڵام من ینی هەر زۆر گرنگیم پێ نەدا بە دۆخەکە ینی ئێستا لە وروژێنرا بەڵام بەداخەوە ڕاستە یعنی بەڕێز ئاواتی شێخ جەناب کە وەزیری دارایی هەرێمی کوردستان داوایەکی لەسەر من تۆمار کردووە کە علەساس من تەشیرم پێ کردووە لە بەرنمەیەەکە کە لە ڕاستیە تەشیرم پێ نەکردووە من قسەیەکی ڕاستیم وتووە لە بەرنمەیەەکە کە من ئێستا خەڵکی هەرێمی کوردستان و بینەرانی ئێوەش ئەخەمە بەردەم ئەوە کە من ئایا هەڵم کردووە یان نا من باسم لەوە کرد ئەوانە ڕێنماییەکیان دەرکردبوو بۆ بڕینی تەوقیفاتی تەقاعودی بە ئەسەری ڕەجعی
ئێوە خۆتان نەزانن ئێمە لە ماوەی ڕابردوو لە ساڵی 2022 داوایەکمان لە دادگای باڵای فدرالی لەگەڵ یەکێتی خانەنشینان بە هاوکاوری چەند یاساناسێک تۆمار کرد و لە ئەنجامی ئەوە دادگای باڵای فدرالی بڕیاریدا کە هاوتای موچەی خانەنشینان بکرێ لە نێوان هەرێم و بەغا و کار بە یاساکەی عراق بکرێت باشە لە 2022 ئەبوو ئەو یاسایە جێبەجێ ئەو یاسای 2014 جێبەجێ بکرێ و لەو کاتەیە ئیتر تەوقیفاتی تەقاعودیش بە پێی یاساکەی بەغابێ بەڵام ئەمانە جێبەجێکردنی ئەو بڕیارەی دادگای باڵای فدرالیان خستە پێم وابێت سەرەتای 2025 نەزانم ئەگەر ینی نازانم بەڕاستی بە دەقیقی بەڵام ئەو کاتە جێبەجیان نەکرد دوای خستیانە ئەو کاتە یعنی ئەگەر بە هەڵا نەچوو بێتم مانگی حوتی 2024 یاساکەیان جێبەجێ کرد باشە لەو کاتەی کە تۆ یاساکە جێبەجێ ئەەکەی موچەی خانەنشینان هاوتای عراقەکەیتەوە ئەتوانی لەو کاتەوە تەوقیفاتی تەقاعودیەکەش هاوتای یاساکە بکەیتەوە بەڵام ئەمانە هاتن ڕێنماییەکیان دەرکرد بە ئەسەری ڕەجعی لە 2014 کە یاساکان ئەبوو لە 2014 و یاساکە جێبەجێ جێبەجیان نەکردووە استحقاقی خەڵک بەپێی یاساکە لە 2014 جێبەجێ ناکەن بەڵام تەوقیفاتی تەقاعودیان گەڕاندۆتەوە بۆ 2014 ئێستا فەرمانبەر و خانەنشینی هەرێمی کوردستان ئەبێت تەوقیفاتی تەقاعودی ئەو ساڵانی ڕابردویان بن من پرسیارێکم کرد وتم باشە تۆ لە 2014 تا 2024 لەو دە ساڵەیە چەند موچەت هەر نەداوە و چەندین موچە بە لێبڕینەوە داوە باشە چۆن ییت ئێستا تەوقیفاتی تەقاعودی لە موچەیەکە دەی کە هەر نەداوە و خۆی وەزیری دارایی ئێستا لە 2020 ینی بۆ موچەی 2020 ڕێنماییەکیان دەرکردووە خۆی دەری کردووە بە ئیمزای خۆی لە وەقاعە بڵاو بووەتەوە موچەی 7 مانگی 2020یان نەداوە بە ناوی ئەوەی کە کردوانە بە قرس کە سەلاحەتی ئەوەی نییە بیکا بە قرس ئەو ئەبوو موچەکە بە وتومە باشە تۆ موچەکەت نەداوە چۆن تەوقیفاتی تەقاعودی ئەبڕی لە خەڵک ڕۆشتۆ داوای لەسەر تۆمار کردووم ئەڵێ من تەشیرم پێ کردووە بەداخەوە یعنی لە سکاڵاکە داوای چییە بەو شێوەیە بەڵام وڵا داوای 100 ملیۆنمان لێکە تەشیری پێ کردوم پێویستە کات بەڵێ داوای 100 ملیۆن دینار لێ ئەماکە دەیدەی پارەکە دکتۆر یان ڕاستیەکەی من پێم وایە کە هیچ تەشیرێکمان پێ نەکردووە برای پارێزەرم لە دۆسیەکەیە بەڵگەی خسۆتە ڕوو سەبارەت بەو دۆسیەیە بەڵام هیوادارم دادگا سربەخۆ بێ لەم پرسەیە و نەکەوێتە ژێر هیچ کاریگەریەکەوە من هیچ تەشیرێکم نەکردووە ڕاستیەکەم باس کردووە کە پەیوەندیدارە بە قوت و ژیانی خەڵکی کوردستانەوە منامەوە قسەی سیاسی بکەم لێرەیە لە ڕاستیە سەبارەت بەو هەڵوێستانی ڕابردوو بەڵام لە ڕاستیە یەکێک بەندە و لەگەڵ فراکسیۆنەکەی پێشووی گۆڕان لە ئەنجومەنی نوێنەرانی عراق لەسەر ئەو بابەتە هەڵوێستمان وەرگرت لە گۆڕان لە ڕابردوو ساڵی 2020 لەسەر ئەو بابەتە هەڵوێستمان وەرگرت نامەوە قسەی سیاسی بکەم بەڵام هیچ تەشیرێکمان نەکردووە لەو بابەتەیە و هیوادارین یاسا ڕێچکەی خۆی بگرێ یاسا سەروەر بێ و دادگا بێلایەنانە لەو پرسەیە قرار بێت. سپاس دەکەم دکتۆر حەزم کراوە لە زاری خۆتەوە ینی حقیقەتەکە بۆ خەڵک ڕوون بێتەوە سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنی لەگەڵمان سپاس بۆ بڵین خستنە ڕووی بۆ چوونەکانیشن لەسەر بەشداری کورد لە حکوومەتی نوێی عێراقدا زۆر سپاس دکتۆر زۆر سپاس بۆ ئێوەش هەربژین.